باسی خانووی داپۆشراو دەکەین یان خانووی پلاستیکی دەکەین لە بواری بەرهەمهێنانی کشت و کاڵیدا. لە هەمووی گرنگترەوەی کە ئێستا جوتیارانمان بزانن ئەو مادانەی یان ئەو بەرهەمانی کە لە نێو خانووی پلاستیکی یان لە ژێر نایلۆندا بەرهەم دەهێنرێن خەڵک پرسیاری هەیە ئاخۆ ئەم نایلۆنانە کارلێک ناکات لەگەڵ ئەو مادە کشت و کاڵیانەدا. جوتیار دەزانێت چۆن مامەڵە لەگەڵ مادە پلاستیکیەکاندا دەکات. ئەو مادە پلاستیکیەکانە هەموو ساڵێک بەکار دەهێنرێت یان دەنێردرێت بۆ کارگیر ڕسایکلینەکان و دووبارە جارێک تر نایلۆنێکی تازە دەهێنرێتەوە. ئەمانە کۆمەڵک پرسیارن ئاڕاستەی میوانەکەمانی دەکەین زۆر بەڕێز. لوقمان عومەر بەڕێوەبەری کشت و کاڵی پێشکەوتوو کە لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ وەڵامەداتەوە. کاک لوقمان زۆر زۆر بەخێر بێ ڕۆژێکی باش. بەخێر بێت سەرچاوان. با پێشەوەی باسی نایلۆن بکەین جارە مەبەستمان لە کشت و کاڵی داپۆشراو چییە؟ دیارە کشت و کاڵی داپۆشراو کشت و کاڵ بەڕاستی زانستە هونەرە لەگەڵەوەشە ممارەسەیە. لە کشت و کاڵ بە زۆر قۆناغی گۆڕانکاریە ڕۆشتووە. یەکێک لەو قۆناغانەی کە گۆڕانکاری تیا کراوە ئەویش بەڕاستی شێوازی بەرهەمهێنانە لە ناو خانووی پلاستیکیە یاخود لە ژێر نایلۆنە. لە سەدەکانی لە 50 سەدەکانی ڕابردووە بیریان لەوە کردەوە کە چۆن سەرەتای خانووی پلاستیکی بیرۆکەکە بۆ ئەوە بوو کە چۆن کشت و کاڵ زراعەتەکانیان بەرەو بوومە کشت و کاڵیەکانیان لە سەرما و لە کەش و هەوا بپارێزن لە نەخۆشیەکان بیپارێزن بیریان لەوە کردەوە کە ڕێگەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی کە مرۆڤ بتوانێت کشت و کاڵ لە جێگەیەکا بکە کەش و هەوا لە ژێر سەیتەری خۆیان بێ بتوانێت بە ئاسانی چارەسەری نەخۆشیەکان بکە و کەش و ئاو و هەوایەکی لەباری بۆ بگونجێنێ. بەڵام دوای کۆمەڵی نەتیجەی باشتریە لەوە خانووی پلاستیکی. یەکێک لە قازانجەکانی خانووی پلاستیکی ئەوە بوو کە بەرهەمێکی زۆرمان لە مەساحەیەکی کەما دەزەکەوێت. ئێمە گەر بەراوردی بکەین لە خانوویی پلاستیکی 500 مەتریە کە زۆرینەی خانوو پلاستیکیەکانی کوردستان مەساحەی 500 مەترین بۆ نمونە گەر بکرێت بە خەیار بەلانی کەمەوە 8 تەن خەیارمانەیە لە یەک پلاستیکیا بەلانی کەمەوە کە ئەم ڕێژەیە بەرزە بێتەوە ئەگەر بە شێوازێکی باش بەکاری بێنین بۆ 10 تەن و 12 تەن. بەڵام ئەگەر لە زەویێکی کراوە بێنین خەیار بەرهەم بێنین لە دۆنمێکە کە 2500 مەترە لەوانەیە 2 تەن بۆ 3 تەن خەیارمان دەستکەوێت. ئەمەشە نرخەکانیان گرانترەکە؟ ئەمە وای کردووە ڕاستە ئەو بەرهەمانی کە لە چێڵگەکانە یاخود بە سروشتی بەرهەم دێن نرخەکانیان جیاوازترە بەڵام لەوانەیە لە ڕووی پێگاتەوە ئەگەر بە شێوەیەکی زانستیانە بەرهەم بێ هیچ جیاوازیەکی ئەو تۆی نەبێت. لەبەر ئەوە بیریان لەوە کردەوە کە کوشت و کاڵ لە ژێر نایلۆنا بکەن. هەموو بەرەوبوو سەوزەکان ئەکرێ لە ژێر نایلۆنا بکرێ. بەڵام لە ژێر نایلۆنا ئەبێ بیر لەو بەرهەمانە بکەیتەوە کە لە ڕووی ئابووریەوە باشن بۆ بازار واتە ئەکرێ جەدوای اقتصادیەکەی لێک بیتەوە بخرێتە بازارەوە. خانووی پلاستیکی لە کوردستانی ئێمە ڕاستە لە ساڵی هەشتاکان ئەو کاتە لە عەدادی زراعە نەفەقی پلاستیکی هەبوو گوڵی زینەیان تیاکرد لە زانکۆی سلێمانی خانووی شوشا بوو. بەڵام زیاتر ئەو کاتێک کە کەوتە دەستی زووتیان لە ساڵی دوای 2007 وەزارەتی کشت و کاڵ بیری لەوە کردەوە کە خانووی پلاستیکی بێنێتە کوردستانەوە. لە کوردستانە ئێستا بە شێوەیەکی زۆر بەرچاو بە شێوەیەکی زۆر خانووی پلاستیکی هەیە کە ئەمە یەکێک لە قازانجەکانی خانووی پلاستیکی کە ئێستا جوتیار بیری لێ ئەکاتەوە و لە داهاتوە بیری لێ ئەکاتەوە بەڕاستی کەمترین ئاو سەرفەکەی واتە ئەگەر زراعەت لە ناو خانووی پلاستیکیا بێنی بەراورد بکەین بە دەرەوە لە سەیادە بۆ 15 ئەو ئاوەمان پێویستە کە بۆ نمونە لە دەرەوە بڕێ خەیار ئەیەوێ لەگەڵ بڕێ خەیار لە ناو خانووی پلاستیکیە. ئەمە هۆکار بۆ ئەوی کە خانووی پلاستیکی لەم وڵاتی ئێمەیە. بگومان خاڵی زۆر باشی هەبوو بەرهەمی باشتر ئەدات ئەگەر لە خانووی پلاستیکا بەرهەمەکان بکەیت و ئاوی کەمتری ئەوێ. بەڵام ڕەنگە خەڵکی زۆربەی بەردەوام بێت لەوەش بکەنەوە بڵێن بۆ مادە نایلۆنی کە داپۆشراوە هیچ کاریگەریەکی خراپ لەسەر بەروبوومەکان دروستەکە یاخود ئەو بەرهەمانەی کە ڕاستەوخۆ تیشکی هەتاوەکە یاخود خۆرەکەیان پێ ئەگا بە بەراورد لەگەڵ ئەمانە ئەتوانرێ هەمان پێکاتەی باشیان هەبێت لە ناو مادە خۆراکیەکانە؟ دیارە لەگەڵ ڕاستە منیش لەگەڵ ئەوەیان کە بەرهەمێک
بە سروشتی لە شێڵگەیەکی کراوەیە بەرهەم بێ بەڵام ئێمە گەربیر لە ژیانی خەڵکیش بکەینەوە شێڵگەکان ناتوانن ئەو خۆراکە بۆ جیهان داوین بکەن لە کوردستانی ئێمە دووسێ شێوە زراعەت لە ژێر نایلۆن ئەکرێت یەکێ لە شێوەکان ئەوەیە کە ئەم خانۆ پلاستیکیانە ئەکرێت و بەرهەمەکە بەم شێوەیەکرێت یەکێکی کە نەفەقی پلاستیکیمان هەیە کە ئەمە لە ساڵی نەوەتەکانەوە هەبوو بە تایبەتی لە مەنتیقەی پردێ و ئەوانە بۆ ئەوەی بەرهەمەکانیان لە سەرما بپارێزن بە شێوەیەکی کەوانەیی تەلیاندائەنا وەدایان ئەپۆشی بە نایلۆن و دوای کۆیانە کردەوە ئێستا ڕێگەیەکی تازەتر هەیە کە چەند ساڵێکە ئەمە بڵاو بۆتەوە لە کوردستانە بە تایبەتی لە پێنجوێن و شارباژێر ئەم ڕێگەیە داپۆشینی تۆ و شەپڵەکانە بە نایلۆن لەسەر خۆڵەکە ئەم نایلۆنە زۆر خراپە لە چێڵگەکانە بێنێتەوە بەرهەمەکان هەر لە نێو خۆڵەکە نایلۆنی هەر لەسەر خۆڵەکە دائەپۆشن و جێگەی تۆکان کونی تێەکەن و شەپڵەکان یا جێگەی شەپڵەکان کونی تێەکەن ئەمە بەڕاستی ئەتوانین بڵین ئەم نایلۆنە کۆمەڵە سوودی هەیە بۆ جوتیار دیارە ئەو کاتەی کە ئەم نایلۆنە بەکارهێنێ تۆکان بۆ پارێزگاریکردنە لە تۆکان یا لە شەپڵەکان لە سەرمای زستان یەکێ لە سیفاتەکانی پارێزگاریکردنە لە شێی خاکەکە واتە کەمترین ئاوی پارێزگاریکردنە لەو سەمادەی کە ئەیاتی ئەمە کۆمەڵی قازانجی هەیە بەڵام کۆمەڵێ زیانی زۆر گەورەشمان لێ ئەیە کە حەزەکەم بە باسی ئەم بابەتە بکەین دیارە نایلۆن لە عالەما بووە بە کێشەیەکی گەورە پلاستیک و نایلۆن بووە بە کێشەیەکی گەورە لە جیهانە هەموو ڕۆژانە ئێمەی هاوڵاتی هەمومان مامەڵە لەگەڵ پلاستیکە ئەکەین مامەڵە لەگەڵ نایلۆنە ئەکەین لە کاتێکا کە ئەم نایلۆنانە هەمووی مشتەقاتی نەوت و غاز و خەڵوزن کە زیان بە تەندروستی ئێمەگەێن بەڵام ئەکرێت ئەم نایلۆنانە بە شێوازێکی باش مامەڵەیان بکەین و دەوڵاتانی دنیاش بیر لەوەکەنەوە کە ڕێگەیەک بدۆزنەوە کە کەمترین زیان بەر هاوڵاتیەکانیان بکەوێت شێوازی باش چییە بۆ جوتیار کە بیزانێ مامەڵە لەگەڵ ئەو بەرهەمە بکات کە بەرەمێنێ ئێمە گەربین لەسەر زراعەت لەسەر ئەو نایلۆنە قسە بکەین کە لە چێڵگەکانە بەرەوبوومەکەی پێدا ئەپۆشترێ ئەم نایلۆنە لەوانەیە زیانی مستەقبەلی هەبێت چونکە کاتێک کە ئێمە باسی خاک و ئاوی وڵاتی خۆمانەکەین خاچێکی بەپیتمان هەیە خاچێکی بەپیتمان هەیە بارانێکی زۆری لێبارێ خۆرێکی باشمان هەیە شێیەکی باشمان هەیە لەگەڵەوە شاخاکەکەمان زیندەوەر و زیندەوەری زۆر وردیتیایە کە ئەم هەموو ئەو گوژ و جیا و مەوادانەمان بۆ شیەکاتە و لە دوجارە ڕووەکەکان ئیسیفادە لە ئەماکەن بەڵام کاتێک کە تۆ تۆی جوتیاریەی نایلۆنێک مەوادێکی چیمیایی بۆ ئەم خاکە دزیاکەی ئەمە کۆمەڵێ زیان لە داهاتووتا لە خاکەکە ئەین یەکێ لەو زیانانە تەمەن زیانەکانی زۆرن نایلۆن شیبوونەوەی لە خاکە هەر زیانە سووتاندنی هەر زیانە هەر زەرەرە و هەندێک جار ئەگەر شیژ نەبێتەوە لە خاکەکە هەر بە شێوەی تۆپەڵ بمێنێتەوە زیان لە زیندەوەرە سروشتیەکانە یا زیان لە کروی زەوی ئەیە زیان لە ئاوەیە ڕێگە لە ڕەجی ڕوەکەکانەگرێ لەبەر ئەوەی کە پێویستە لەسەر جوتیارانی وڵاتی ئەمە ئەبێ هەوڵ بن چێڵگەکانیان پیس نەکەن خاکەکانیان بە خاوێنی بهێڵنەوە هەوڵ بن کە ئەو نایلۆنانە بە هەج ڕێگەیەک بووە کۆی بکەنەوە ئەبێتەوە بۆ کارگە ئەو کە کۆکرێتەوە بنێردرێتەوە بۆ کارگی ڕسایکلین و جارێک تر نایلۆنی تازە وەربگرنەوە یان چۆنی مامەڵە لەگەڵەوە نایلۆنانەیە بکرێت لە وڵاتانی دنیا دووبارە ڕیسایکلین ئەکرێتەوە بەڵام هەوڵیش ئەیەن ئێستا لە هەوڵی ئەوەیان کە بەدیل بدۆزنەوە بەڕاستی لە زراعەیە ئێمە بیر لەوە نەکەینەوە کە هەر تەنها ئەو نایلۆنەیە کە پێیدا ئاپۆشن بەڵکو تۆوەکانمان بۆ دێ هەندێکی لە نایلۆنایە دەرمانی زراعیمان بۆ دێ لە نایلۆنایە بەرهەمەکانمانەکرێتەوە هەر نایلۆنە نەمامەکانمان هەر لە نایلۆنا دێ تەنانەت تۆکانیشمان لە ئەقفاسی نایلۆنا بەرامێنین کە وڵاتان بیریان لەوە کردوتەوە کە واز لەم ڕێگەیە بێنن تەنانەت هەندێ وڵات
میوەکانیشیان لە نایلۆنا تەقلیبەکەن واتە بۆری سۆندا پێداویستیەکانی دڵۆپاندن پێداویستیەکانی پڕژاندن ئەمانە هەمووی بووە بە نایلۆن ئەبێ جوتیار بیر بکاتەوە کە ئەم نایلۆنانە نەهێڵێ بێتە چێڵگەکەیەوە بەڕاستی ئەمە گرنگە بۆ باشە کاک لوقمان ئێستا ئاماژەت بۆ کردوتە هەنێک لە تۆکان هەیە پێویستیان بەوە هەیە کە نایلۆنێک بەسەریانە بیت بۆ ئەوەی کە تاوەکو گەشە ئەکات بەدەر لە ئەم نایلۆنە یاخود با بڵێن بەدیلی ئەم نایلۆنە هیچ بابەتێکی تر هەیە بیری لێکرابێتەوە ئەگەر بیدەی بەسەر تۆوەکەیە بۆ ئەوەی کە گەشە بکات بە شێوازێکی باش بەڵام نایلۆن نەبێ بۆی کاریگەری خراپ بۆ سەر بەرهەمەکە دروست نەکە هیچ بابەتێکی تا ئێستا لە لای ئێمە هیچ بەدیلێک نییە وەکوی کە بیر لەوە کرابێتەوە کە لە جێگەی نایلۆنەکە بەڵام وەکوتم ئەمە قازانجی هەیە بەڵام زیانێکی زۆر زۆری هەیە کە لە داهاتووە زیان لە چێڵگە و زیان لە هەمومان ئەگە چونکە شیبوونەوەی ئەم نایلۆنانە ئەبێ بە پارچەی زۆر وردی مایکرۆپلاستیک کە لە داهاتوودا مایکرۆپلاستیکە چێتە نێو بەرهەمەکانەوە توێژینەوە هەیە بڵێ خارێک تەماتەیەک پیبەرێک کە لەژێر ئەم نایلۆنەیە بەرهەم دێت و نایلۆنەکە لەگەڵ خاکەشی بۆتەوە ڕۆچۆتە نێو پێکاتی ئەم بەرهەمانەوە توێژینەوەیەکەیە لە کوردستاندا ئەمە بسەلمێنێ نییە توێژینەوەیەک بەڵام دڵنیا بە نایلۆن زیانی هەیە نایلۆن چ کاتێک زیانی هەیە لە سەر مرۆڤەکان ئەو کاتێک کە ئەسووتێ سیانی دیهایدرۆژین ئینتاجەکە و ئەبێ بە غاز و دووبارە یەتەوەهین ئەم نایلۆنانە شی ببنەوە ئەم مایکرۆپلاستیکە بچێتە ئاوی ژێرزەوی و ئەو ئاوە دووبارە بە شێوەی ناڕاستەوخۆ ئینسانەکان زیانی پێگەن بەڕاستی نایلۆن ئێستا توێژینەوەکان باسیەوەکەن هەموو گەرمکردنێکی نایلۆن کاتێک کە خواردنێکی بەرەکەوێ زیان بەشێک لە نایلۆنەکە ئەچێتە پێگاتەی خۆراکەکەەوە ئەم بەرکەوتنانەی نایلۆن لەگەڵ بەرهەمەکانە دیارە زیانی هەیە بەڵام ئەکرێت ئێمە بیر لە ڕێگە چارەی کە بکەینەوە بۆ ئەوی کە چارەسەرێک بۆ ئەم نایلۆنە بدۆزینەوە بە بڕوای من دوو شت زۆر پێویستە یەکێ لەو خاڵانە ئەوەی کە زۆر گرنگە پێویستە وزارەتی کوشت و کاڵ بیر لەوە بکاتەوە ئەو کۆمپانیایانەی کە پێداویستیە کوشت و کاڵیەکانە هێنن یاخود لە هەرێمی کوردستان ئینتاجیەکەن نایلۆنێک بەرهەم بێنن کە دووبارە بتوانی بەکاری بێنی و یاخود هەڵی بگریتەوە یاخود هەڵی بگریتەوە ئەمە ڕێگەیە جوتیارەکە بیر لەوە بکاتەوە کە نایلۆنەکە نەک نایلۆنێکی زۆر بەسیت زۆر خەفی وەکو ئەوی کە لە سپری ماڵانە بەکاردی ئەمە بەکاربێنێ بۆ زراعەت بیر لەوە کاتەوە نایلۆنێ بەکاربێنێ وەکو ئەوەی کادرێ بەسەر خانوە پلاستیکیەکانە ئەم نایلۆنە دووبارە کۆ بکرێتەوە و ببرێتەوە بۆ کارگەی ڕیسایکلینەکان و ئەکرێ حکوومەت بەڕاستی پێویستە نایلۆن ئەمە بڕوای منە لەوانەیە ڕخنەشمان لێ بگرن لەسەر نرخ بەڵام پێویستە نرخی هەبێت ئەنی پێویستە نایلۆن نرخی هەبێ بۆ ئەوی کە کۆ بکرێتەوە بۆ ئەوی کە خەڵک بتوانێت کۆی بکاتەوە من نمونەیەکی بەسیتت بۆ بێنمەوە لە ئێران بووم بەیانیشیان چووم نان بکڕم لە نانەوەخانەیەک سەرم گرتە بوو چەند کەسێکیش لەوێ بوون لە تاران ئەوان هەمووی بوخچە و ئەو شتانیان پێ بوو نانیان تێکرد منیش پێم وایە 5 نان بوو 6 نان بوو کڕیم علاقەکانی دانابوو داوای علاگەیەکم کرد بماتێ دوای کە علاقەکەی یامێ بەڵام یەکێک لە نانەکانی هەڵگرتەوە یەکێک کەواتە بۆ من ئەو زانی کە فارسی نازانم بۆ نرخی علاگەکەی کە نانەکانم تێکرد یەکین بوو یەک نانێک بوو هەڵی گرتەوە بەڵام سیرەکەی لە وڵاتی ئەمە چێ بای 251 شتێک کڕێ علاگەی شیاتی ینی پێویستە نرخی هەبێ و ئەکرێ باج بخرێتە سەر ئەم شتە بەڵام ئەو باج و نرخە لە بواری پاراستنی ژینگایە بەکار بهێنرێتەوە گومان دەست و چاو خۆش دەکات لوقمان عومەر بەڕێوەبەری کشتتوکاڵی پێشکەوت و زۆر جوان ڕوو نەکردەوە بە هیوای جوتیاران و هاوڵاتی ئەمە سوودیان لەوتەکانە دەرگرت پێوە لەمە و لابتوانی بەم شێوازە پێشکەوتووە ئێمە مامەڵە لەگەڵ خانووی داپۆشرا و واروها بەرهەمی کشتتوکاڵی ژێر نایلۆن و داپشراوەکان بەکاربێنین دووبارە سپاس بۆ ئامادەبوون.